دوو ساڵە ئێزیدەکان بۆی داگیرکردن و وێرانکردنی شەنگال لەلایەن تیرۆریستانی داعشەوە بێماڵ و هەڵن و دوای ئازادکردنی ناوچەکەشیان تاکو ئێستا نەیانتوانیوە بگەڕێنەوە. ئەمە سەرەڕای ئەوەی چەندین کەسیان لەلایەن تیرۆریستانەوە زیندە بەچاڵ و گول لە باران کران و ژمارەیەکی زۆرش لە کچان و ژنانیان بەدیلگیران. ئەوەی جێ نیگەرانی خەڵکی شەنگال و تەواوی چین و توێژەکانی کوردستانە تاکو ئێستا نەتواندراوە کەیسەکانی ڕۆژی داگیرکردنی شەنگال و تاوانەکانی تیرۆریستانی داعش بەرامبەر با خەڵکی سڤیلی ئەو ناوچەیە با جینۆساید بناسێندرێت. پەرلەمانتارانی کوردستانیش بەرەو پێشنەچوونی ئەو کەیسانە بۆ پەککەوتنی پەرلەمان دەگەڕێنەوە کە نەتواندراوە لە پەرلەمان کاری جددی لەسەر بکرێت. گرنگ بوو لە پەرلەمانی کوردستان بڕیارێک دەربچێت بۆ ناساندنی ڕۆژی تاوانی شەنگال وەکو ڕۆژی 3/8 و قوربانیەکان دیاری بکرێن و بکرێن بە شەهید و بە پێی یاسای مافوم امتیازاتی شەهیدان مامەڵەیان لەگەڵ بکرێ و حکوومەتی اتحادی بە پێ و بڕیارە ڕابسپێرێ بۆ ئەداکردنی بەرپرسیارەتی خۆی بەتایبەتی بە ناساندنی لە ئاسی نێودەوڵەتی و هەتووە ڕاستپاردنی حکوومەتی هەرێم بۆ ناساندنی جینۆسایدی شەنگال لە ئاسی نێودەوڵەتی. هەموو ئەو ڕێوشێنانەی کە یاسا دەیخوازێەوە بڕیار دەیخوازێ ئێمە لە پەرلەمانی کوردستان کارمان لەسەر کرد بجگە لە سەردانەکانمانەوە بە دووەداچوونەکانمان و ئەسڵەن پێش ڕوودانی تاوانی شەنگال لیژنەکانی پەرلەمانی راپۆرتێکیاندا بووە حکوومەت و پەرلەمان پێشبینی مەترسی گەورەیان لە منتیقەی شەنگال کردبوو لە ئەگەری هەر ئینفیلاتێکی ئەمنی و ئاسکەریە لەبەر ئەوە بەداخەوە پەخستنی پەرلەمانی کوردستان ڕۆڵی گەورەی هەبوو لەوەی کە کەیسی تاوانی شەنگال و کەیسی جینۆسایدی شەنگال لەسەر ئاسی ناوخۆ وەکو پێویست ئیشی لەسەر نەکرێت و لەسەر ئاسی نێودەوڵەتیش وەکو پێویست ئیشی لەسەر نەکرێت. سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان دەڵێت پەککەوتنی پەرلەمان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەموو ئەو کەیسانە هەیە کە تیرۆریستانی داعش لە ناوچە جیاکانی کوردستان دژی خەڵکی بێتاوان و پێشمەرگا ئەنجامی داون. ئاماژە بەوەش دەکات بۆی پەککەوتنی پەرلەمانەوە نەتواندراوە کەیسی با جینۆساید ناساندنی شەنگال و ئەو کەسانەی کە دەستیانە بووە لە بەدەستەوەدانی و کەم تەرخەم بوونە لە کاتی هێرشەکانی تیرۆریستانی داعش کاری باشتری لەسەر بکرێت. بۆیە ڕای وایە مانەوەی پەرلەمان بەم شێوەی ئێستا لە بەرژەوەندی کەس نییە. بەدڵنیایی کەستا پەرلەمان پەکخراوە پەرلەمان ناتوانێت دەربارەی شەنگال ئێستا هیچ بڕیارێک بدات. ئەژینا دەکرا پێش هەموو شتێک پەرلەمان خۆی ئەم بابەتە بە جینۆساید بناسێنێت زیاتر بە نێودەوڵەتی بکات لیژنە پەیوەنددارەکان زیاتر لەسەر ئەو کەیسە قسە بکەن کۆنفرانس کۆنگری لەسەر ببەستن. بەڵام ئێستا لە کاتی پەخستنی پەرلەمانی کوردستاندا کە کۆبوونەوە ناکرێت بەدڵنیاییەوە شەنگالیەکان و شوێنەکانی تریش و خەڵکی هەرێمی کوردستانیش و خەڵکی هەر چوار پارچەی کوردستان تایدا زەرمەند بوون. تاکو ئێستا وەکو پێویست نەتواندراوە کەیسی با جینۆساید ناساندنی تاوانەکانی شەنگال هەنگاوی باش و کاری جددی لەسەر بکرێت. پەرلەمانتارێکی کوردستانی شۆکارەکەی بۆ ئەندام نەبوونی عێراق لە ڕێکەوتنامەی ڕۆما و قەیرانی دارایی و پەککەوتنی پەرلەمان دەگەڕێنێتەوە کە لە ماوەی 2 ساڵدا نەتواندراوە هەنگاوەکان خێراتر بکرێن و کەیسەکانی شەنگال کاری باشتری لەسەر بکرێت. بۆیە دەڵێت ئەگەر پەرلەمان بەم شێوەیە ئێستا بمێنێتەوە و پارەیەکی تایبەتیش بۆ ئەو کەیسا تەرخان نەکرێت ناتواندرێت لە ماوەیەکی نزیکدا کەیسی شەنگال بە جینۆساید بناسێندرێت. دیارە کارەساتی شەنگال وە خەریکە دەبێتە نزیکەی 2 ساڵ بداخەوە لە بەرەوەی تاوەکو ئێستا حکوومەتی عێراق نەیتوانی ئەو کەیسە بە جینۆساید بناساندرێ. هۆکارەکەشی ئەوەیە کە عێراق تاوەکو ئێستا ئەندامنێ لە پەیماننامەی ڕۆما جگە لەوەش حکوومەتی هەرێمی کوردستان کاتی خۆی لێرە لیژنەیەکی پێک هێنا لەسەر ئەو کەیسە و پەرلەمانی کوردستانیش هەمان ئەو لیژنەی پێک هێنا دیارە بە هاوبەشی ئەو لیژنەی تاوەکو ئێستا نەیتوانێت کارەکان ڕایە بکە. هۆکارەکەش دەگەڕێنەوە بە ئەوەی کە گوایە قەیرانی دارایی هەیە و ئەوەندەی ئێمە ئەو لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانی کوردستان ئەوەندەی کە کرابێت کە بە دوواداچوونیان کردووە. لە ڕۆژی 7/8 2014 پرۆژە بڕیارێک لەسەر پرسی کەیسی شەنگال لەلایەن چەند فراکسیۆنێکەوە پێشکەش بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کرا. بەڵام دوای ساڵێک و 2 مانگە و پرۆژە بڕیارە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە نەخرایە بەرنامەی کار. دوای پەککەوتنی پەرلەمانیش کە بۆ ماوەی 10 مانگ دەچێت پەرلەمانی کوردستان نەیتوانیوە هیچ دانیشتنێک ئەنجام بدات. ئەندامانی پەرلەمانیش دەڵێن هەتا پەرلەمان کارانەکرێتەوە
ناتوانن کاری جددی بۆ ڕۆژی داگیرکردنی شنگال و تاوانەکانی تیرۆریستانی داعش بەرامبەر بە ئێزیدیەکان ئەنجام بدەن. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.